ئەو پرۆژەمان کڕیە هەموو پارەکانمان دایتە خاوەن پرۆژەکەی هەتا ئێستا کە لە 2012 و 2013 ئەمەوە بەجێشتە ئەو پرۆژەی بە کەلاوەی بەجێشتە ئێستاش داوای حەق و مافی خۆمان دەکەین داوا لە براگەورەی دەکەین بێتە سەرخەت حەقیمە وەربگریتەوە ئەو پرۆژەمان لۆ جێبەجێ بکاتن. هۆکارتیان پرۆژێتەوە ناکرێت وەڵی نازانم ئەمەش بە دوای هۆکار دەگەڕین لەبەر چێ پارەماندایە 13 ساڵە ئەمە بە دوای وی دەگەڕین هۆکارەکەی چێ هۆکارەکەی نازانین چێ. عقدەکەی من 26 سێ 2011 ئەوجا خۆتان حسابیکەن ئەبێتە 15 ساڵ چەند مانگی چیکە ئەبێتە 15 ساڵ واللهی ئەوەی کە بە ئێمەیان وتووە ئەوەتە لە ناو عقدەکەیە لە ناو عقدەکە نووسراوە ئەگەر ئەم پارانە بە درستی بە ڕێکوپێکی منتەزەم بدەی 16 مانگ کلیلەکەی خۆت وەردەگری ئەگەر پارەشت نەدا نیوەی پارەکەی تو کە تو داتە دەڕوات بەس بەڵام یەکشت ئەگەر ئێمە تەواومان نەکرد هەرمانجێ 500 دلار دەتان دەینێ ئەوەتە لە ناو عقدیە 500 دلارتان دراوەتێ یەک فلسمان وەرنەگرتووە پارەشمان داوە بە کاش هەموو شتێکمان تەسلیم کردووە شقەکانش ئەوەیە هەمووتان نەبینن وەرمان نەگرتووە تا ئێستا.